وەگاشکرایە لە مانگی دووی ساڵی 2022دا تاوانێکی کوشندە تاوانێکی قێزەون لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری سلێمانی ڕوویدا و تاوانە بریتی بوو لەوەی کە تاوانبارێک هەستا بە سووتاندنی خێزانەکەی بە ناوی شریان هونەر دوای چەند ڕۆژێک مانەوەی لە خەستەخانە بەداخەوە گیانی سپارد. وەک لە بڕیارەکەی دادگای تەمیزدا بە وردی هاتووە دەڵێت کە ئەم تاوانە شایەنی سەپاندنی عقوبەیەکی زیاترە، واتە دادگای پێداچوونەوەی هەرێم داوای کرد کە سجنی هەتاهەتایی بۆ تەشدید بکرێت، واتە بۆی بکرێت بە سزای لە سێدارەدان، چونکە لە بینی سزای سجنی موابەد و هەتاهەتایی و سزای لە سێدارەداندا بەپێی یاسای سزادانی عێراقی هیچ عقوبەیەکی تر نییە. ئەمڕۆ دادگای تاوانەکانی سلێمانی دوو پێک هات سەبارەت بە بڕیاری دادگای پێداچوونەوە و ئیتیباعی دادگای پێداچوونەوەی کرد، بڕیاریدا بە سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر تۆمەتبار هونەر ڕەشیدا کە تۆمەتبار بوو و ئێستا تاوانبارە بە کوشتنی خێزانەکەی بە شێوەیەکی وەحشیانە و لە ڕێگەی سووتاندنەوە.